هەر لەسەرم بابەتەوە بەگشتیش لەسەر گرنگی پاراستنی وێنە کۆنەکان و ئەرشیفکردنیان ئێمە میوانداری بەڕێز ئامانج عومەرمان کردووە کە پارێزەری ئەرشیفە لە سلێمانی. بەڕێز ئامانج سڵاوت لەبێت وەم کاتت باش بەیانێکی باش بۆ ئێوە. ئێوە بە تایبەت ئەو وێنە کۆنانەی سلێمانیتان کە کۆ کردوتۆ یاخود ئاگاداری ئەوەن لە چوارچێوەی ئەم بابەتانەدا گرنگی پاراستنی ئەم وێنانە چیە؟ بە تایبەت ئەگەر کەسایەتیەک بێ گەر خێزانێک بێ ئەمانە بۆ خۆیان گرنگیەکەیان چۆنە بێت؟ زۆر سپاس بۆ ئێوە، بەیانی ئێوەش باشتر هەر بۆ ئەوەی بینەر تێبگا لە کارەکانی ئێمە. من ئامانجی مامۆستا عومەرم، سەرۆکی ڕێکخراوی خەڕەوە دێرینەکانی شاری سلێمانیم کە ئەم بیرۆکەی دامەزانی ئەم ڕێکخراوەش هەر خۆم پێی هەستاوم و مۆڵەتم لە فەرمانگەی ڕێکخراوەکان لە هەولێر وەگرتووە و ئەمە سێم پێشانگامە ئەیکەم. کارەکەی من وایە هەموو جارێ من سەد کەسایەتی و سە خانەوەدە کۆکەمەوە کە من پێشتر لە ماوەی 8 ساڵی ڕابردووە پیجێکمان هەبوو لە ڕێی پێجەکانەوە کارمانە کرد بە پۆستی ئەلکترۆنی. بەڵام لەبەر ئەوەی خانەوادەکان پەرتەوازان بەشێشیان لە شارەکانی ترن یا لە ئەوروپان بەشێشیان لە سلێمانی مابوونەوە سەکۆیەک نەبوو کۆیان کاتەوە. بۆیە من بیرم لەوە کردەوە کە هەر لە ڕێکخراوەکەشمان کە ئامانجەکەی چییە؟ پاراستنی کولتور ڕۆشنبیری گەشەی کۆمەڵایەتیە. بۆیە لەم سێ مەراسیم و ئیڤێنتەی کە کردومە توانیمە خانەوادەیەکی زۆر لە سەکۆیەکە کۆکەمەوە. سەبارەت بەو پێشانگایەش ئێمە پێش لە خۆناغی یەکەم و دووەمە جێبەجێمان کرد کە هاوبەش و پشتیوانەکانمان هەموویان خەڵکی خۆمانن. ئێمە ئەم ڕێکخراوەی ئێمە بودجەی حکوومەت و حیزبی نییە، لەبەرەوەی ڕێکخراوێکە زیاتر لە کولتور و ڕۆشنبیری کارەکە خەڵکەکەی خۆمان هەرێکە و هەڵگری ئایدۆلۆجیەکەن یا بێلایەنن، لەبەرەوە پێیان خۆش نییە ئێمە سەر بە هیچ شوێنێ بین. لەبەر ئەوە ئێمە ئەم کارانەکە ئەەکەین هەر خۆمان ئەەکەین، خۆمان پێڵەچین و کاریشمان کە ڕۆژی پێنجشەمە و هەژدەیمان دوو هاوکار و کەسی شاری خۆمان کاک کامەران عەبدوڵڵا بابان و خاتوو نەجان مەزەر بوو کە خۆتان خانەوادەی دکتۆر کەمال مەزەر و ئەناسن کە ئەوانیش دەستێکی باڵیان هەیە لە شاری سلێمانی و شارەکانی ترە لە کولتور و ڕۆشنبیری مێژووە. لەبەر ئەوە ئەم کارانەی ئێمە ئەم پێشانگای کە بینیتان کۆنتینی وێنەی تا لە ساڵی 1930 بەوە کە وێنەی شاکر مەجنون بوو ئەفسەری پۆستە و تەلەگرافی بۆ لە سلێمانی. باشە کاگامانج ئێمە ئەم کارانە ئەەکەین. باشە کاگامانج با پێشەوەی کە بچیرە ناوەی کە ئەو وێنانە هیکێبوون چۆن ئەم وێنانەتان دەستکەوتنی ئەم جۆرە وێنانە کە ئەوەندە کۆن بن بۆ نمونە لە ساڵی 1930 زۆر ئەستەمە دەستکەوێت چۆن دەستان کەوت لە ڕێکیەوە چۆن بانگەوازتان کرد چۆن بوو؟ ماڵێ من بۆ ئەوەی زیاتر لاڕۆن بێمە کوڕی مامۆستا عومەرمان خۆم خەڵکی شارەکەم سەرشەقامیم لە دایکیشەوە خانەوادەی ڕەفیع حیلمی و پیرەمێردم. لەبەرەوە خۆ دەزانی ئێمە ئەم کارە نەوعەمما کە لەم بنەماڵانین متمانەیەک بەدەستێنین. لەبەرەوە زۆر گرنگە کە تۆ مەسەڵەن سەرۆکی هەر فەرمانگەیەک یا هەر ڕێکخراوێک یا هەر پیجێ کە بانگراوندێکی کۆمەڵایەتی هەبوو لەو بوارە ئیشی کرد زووتر متمانە بەدەست ئەهێنێ و کارەکەی سەرکەوتووترە بێ. لە خۆناغی یەکەم و دووەمە ئێمە ئەگەڕین بەس لە جوغرافیایشی دیاریکرا و کە سلێمانی بوو. بەڵام لەبەر ئەوە هاوڕێکانمان کەسوکارەکانمان برادەرەکانمان دەستی هاوکاریان بۆ ڕاکێشین کە ئەوانیش بەشدارن. لەبەرەوە بۆ پێشانگای سێمم تیمێکم دروست کرد. برادێکمان لە بەریتانیا خانەوادەکانی بەریتانیا گەڕا کوردانی ئەوێ، دانێکمان لە ئەڵمانیا، دانێک لە سوید، تەنانەت لە هەولێر، سیانیشمان لە سلێمانی. ئێمە ئەچوونە ناو ماڵەکانەوە لە ئەلبومەکانەوە وێنەکان ماسکانە کرد و لای خۆمان پاراستپان و بڵاومان کردەوە. بەڵێ یعنی وێنەکانتان سکان کردو خودی وێنە ئەسڵەکە نییە کە هێناوتانە؟ ئێمە بە خەبارەی گەورە کردومانە 40 بە 6 سانتیم 45 بە 30 سانتیم وێنەکان کە لە ماڵەکان لە ئەلبومەکانەوە لەگرین خەبارێکی زۆر بچوشی هەیە بۆ پێشانگا ناگونجێت. باشە کاگامانج چۆن ئەم وێنانە ئەکرێن بەڕایەڵەی پەیوەندی لە نێوان ئێستا و ڕابردوو واتە باسیەوەتان کرد ئامانجەکەی ئێوە ڕوونە، بەڵام چۆن نەتوانن ئێستا و ڕابردوو بەیەکەوە بەستنەوە بەهۆی ئەم وێنانەوە؟ ڕابردوو ئەوەی کە ئەرشیف و دۆکۆمنتە
بەڵام ئەرشی سەرشانی ئێمە پاراستنی ئەو ئەرشیف و مێژوویە. ئەگەر خۆشتان وربنەوە خەڵکی سلێمانی بۆ ناسراوە کەنەوە ئەمما گرنگی بە ڕۆشنبیری و کولتوری و خوێنەواری ئەیەت لەبەرەوە ئەرشی ئێمەیە ئەم ئەرشیفە پارێزین لە وڵاتێشک و بەریتانیا زانکۆی بۆ دانراوە پسپۆری بۆ دانراوە مەسەن لە پاراستنی ئەرشیف و دیپلۆماسی کە لای ئێمە جارێ ئەو پسپۆرانە دروست نەبووە لەسەر ئاسی تاکە کەس مەسەڵەن ئەرشیفەکانە پارێزەوە لەبەرەوە ئێمە ڕێکخراوشین جارێ ئەم کاران ناکەین بەڵام لەبەر ئەوەی وەکووتم توانامان سنووردارە لەم قۆناغی ئەتوانین ئەم کارانە بەم شێوە جێبەجێکەین هەرچەند ئێمە چەند ڕۆژنامەیەک هەیە گۆڤاری سلێمانیە یا یادنامەیە لە هۆڵندایە شتیان زۆر بۆ ئەنێرین ئەوانیش ئەرشیفی ئەکەن و بڵاوی ئەکەنەوە زۆر باشە کاگامانج لەگەڵ وێنەکانە هیچ نووسراوێکتان لە تەنیشتیەوە نەنووسیوە بۆ نمونە ئەمە وێنەی فڵان خانەوادێ ئەمە لە کاتی فڵان کاتا گیراوە بۆنەی ئەم وێنەیە چی بووە لەگەڵی هیچ ڕوونکردنەوەیەک هەیە یا تەنیا بەس وێنەکانە ئێمە ئەم ساوێنەی کۆتایی خۆی پێشانگامان 165 بوو 65 وێنیان زۆر ناسراون خۆیان مێژوەکە یعنی ئەوەی کە لە سلێمانیە بێ ناسرا و دیارە بەڵام ساوێنەی کۆتایی کە دامان نابوو کە هی خانەوادەکانە هی کەسایەتەکان نەبوو لەبەر ئەوە لێمان نووسیوە ناوی خانەوادەکە شوێنی تۆماری وێنەکە ساڵی تۆماری وێنەکە باشە کاگامانج جگە لەوەی کە خۆتان بەم شێوەی ئەرشیفەکان و پەیجێکی تایبەتیشتان هەیە هەر لەسەر وێنەکانی سلێمانی و بەردەوام لە هەوڵان چۆن هەوڵیان یاخود چی دیکە پێویستە بکرێت بۆ کۆکردنەوەی ئەرشیفی زیاتر بۆی کە ئەم هەکبەی ئێوە چڕتر و پرتر و دەوڵەمەندتر بێت چەند پێیجێگەیە لە سلێمانی کە ئەوانیش دەستیان هەیە ئەی پارێزن پێیجەکەی ئێمە ناوی پێیجی خانەوادە دیرنەکانی شاری سلێمانیە کە بەپێی ئەو پەیڕە و پرۆگرامی کە 6 مان خەریکی بووین و یاسا و ڕێسامان بۆ دانا هەچ خانەوادێک لە ساڵی 1950 لە شاری سلێمانی تۆمار بوو بێ ئەبێ بە ئەندامی خانەخوێ بەڵام هەچ کەسی تر بە ئێمە ڕازی بێ ئەگەر هەر شارێکی پەیوەندی بە ئێمەوەکە ئەبێ بە ئەندام تەمان ئەوەش مەرجی خۆی هەیە بەڵام پرسیارەکەی ئێمە لە پاراستنەکە هەیە بەڵام گۆڕینەوەی کولتور زۆر گرنگە بۆ نمونە مەسەڵەن ئێمە ئەم پێشانگانە بگوازینەوە بۆ هەولێر بیگوێزینەوە بۆ کەرکووک بیگوێزینەوە بۆ دووهۆک لەبەرەوە ئەگەر تۆ سەرنج بی ئەم گەشەی کۆمەڵاتێک کە من جەختی لێ ئەەکەمەوە لە پێشترە لە ساڵی 50کان ئاگەسی پارتە سیاسەکان کە یا مەسەڵەن لە ساڵی 30کانە پارتێکی وەکو دارکەری دڵدار یا پارتی هیوا یا پارتی دیموکرات یا پارتی شوعەکان چەندەها مەسەڵەن ئۆرگانی خوێندکارانیان کەسایەتیەکانیان مەسەڵەن چون بۆ وڵاتانی فەڕەنسا نەمسا رووسیا کە زۆریشان تەنانەت تووشی گەشەی کۆمەڵاتی زیاتر بوون و ژوغوازیان تیا کردووە ئەگەر بڕواینش مەسەڵەن لێشێ لە قۆناغەکانە مەسەڵەن مەلا مستەفای بەرزان کە لە سلێمانیە بووە ئاشنایەتی مەسەڵەن لەگەڵ زۆر خانەوادەی حەمەی ئەو ڕەحماناغا ڕەفیع حیلمی بووە پیرەمێ بە دروست بووە کە وای لێ هاتووە ئەو گۆڕینەوەی کولتور و جوغرافیا مەسەڵەن ژوغوازی تیاتۆ مەسەڵەن کچی حەمەی ئەو ڕەحماناغای هێناوە بۆ کاک ئیدریس بەرزانی خوالێ خۆش بوو مەسەڵەن یشیش و دکتۆر کەمال مەزهار لەگەڵ شەهلا حەیدەری لە هەولێر ژن خوازیەکە و ئەبێتە هاوسەری لەبەر ئەوە ئەم ئیشانەی ئێمە بەداخەوە لەم کۆتاییە کە ئایدۆلۆجیا زۆر قوڵ بۆتەوە کاریگەری کردو دەسە کاری کولتور و ڕۆشنبیری و گەشەی کۆمەڵاتێکەمان بەڵام ئێمە جەخت دەکەینەوە جایی تر بگەڕینەوە ئەم گەشەی کۆمەڵاتیە بگوازینەوە ئەم کارەش بە دوو حیزبی سەرشی ئەکرێ ئەیش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانە لەبەر ئەوە ئەبێ ئێمە دایم ئەو ڕاستیە بزانین ئەگەر ئێمە ئەرشیف و مێژووی نەتەوی خۆمان نەزانین ناتوانین لە بەرامبەر کەسێکی عەرەبیا کەسێکی بیانی ناسنامە ڕاستە بە تایبەت کاگامانجەگەر کەسانی وەکو ئێوە کەسانی دڵسۆزی وەکو ئێوە و هەر تاکێک لە کۆمەڵگا لە ئێمەوە لە هەر تاکێکی دیکەمانەوە بتوانین لە لای خۆمانەوە ئەرشیفکەین جا ئەوەی پێویستە کەسانی وەکوەوە یا ڕێکخراوێکە کە بتوانێت هەمووی کۆ بکاتەوە سپاستانەکەین بابەتەکە هەڵدەگرێت چەندین کاری گرنگ و بەرنامەی لەسەر بکرێت ئێمە ژۆک ئەرکی خۆمان توانیمان کارەکەی ئێوە بەرز ڕابگرین بۆ هیواین کە بەردەوام بن سەرکەوتوو بن خۆشحاڵ بین لە بەرنامەکەمان بەشدار بوون زۆر سپاس بۆ کاک ئامانج عومەر
زۆر سپاس بۆ ئێوەش هەستەرکەوتوو بن. سپاس.